مزنبونا باجاران، برزبونا آواهیان، دروزبونا کارگهن مزن و پالاوگهن نفته لکردستان پیشوچون باش بخواه دیدنه. دی بله باره برگیری شهرستانی لهر باجارکی گرانتر لیکرنه. جبر ویه که سیستم نو اویم پیشکفتین آگر ومراندنه. دناوان آواهی و پروژه انده هاتینه دانین. ده هر بویرکا شوتینه ده. ده بهیزن آگر ومراندنه به زودترین دم آگری کنترول بکن و زیانان کمتر لی بکن. ده همان دمه ده پیوستی وان به تکنولوژیا زیرک و آمرین پیشکفتی هنه. کمپانی و کارگاه دوسره لحولیره، اتومبیلن مزن و بچوک، سیستمن پمپین روبوتیک، افهاویجن بقبارین جوده، دیگل بطلن همرنگن آگر ومراندنی درست دیکن. اما كم كوبانا دوسرة لصالي 1977 صارت دست بام تيك لبامبو لناب سبش سازي كان دواتر صالي 2011 فرعت نيمان كردوا لسر بوالي برگری شهرستانی آخر کجینه وکم لهم بابت کن همو بوارکان بخومان کارگمانی خومالی درستی دکینو کارگمانی ل نزدیکی تا تل اندازه رو کار نو کارگر دکن همو دوسکرا وکان بخومان دیکن کارگر همو خرج کردستان کردنو لسر دیزاینو شوازی استانداردی جهانی درستی دکینو برامکان من بدست دین. گنجین کرد به افکاریا کمپانی نافدار دوباره آگر ومراندنه ده ولدو فیاسان فیزیکی و کیمیایی یعنی و دولتی همه جورک کلوپلین آگر ومراندنه دناوا کارگاه خدا درست دکن. کلوپلین وانین آگر ومراندنه رکابریه کا به هیز دیگل کمپانین زلهیز ین ولاتن دن همجی به کوالیتی همجی به نرخ وان دیگل وان رکابریه دیکن. لبرگری شهرستانی دا زور برهمکانی ما بکار دینو و ما زور دلخوشین و ایوان برگری شهرستانی زور رازين لا مواد كاني ما لكار كاني مدادا لكارجي إما سيارة أطفاء دروز دكينو سيستم أجر كوجينا دروز دكينو سيستم كان ضروري مثلا لبو بالاغنا وتيكان لبو بناية كان لبو سيتي كان لبو نخوش خانة كان بكار دينو وسيارة أطفاء دروز دكينو لسستاندر جهاني. دناوا في کارگه ده روزانه لدوف پلانان بدهان جی بویلر و سیستم آگر ومراندن به تایبت به کارگه هم و پالاوگه نفته پروژه مازن لکردستان و عراق اف کارگه درست دکن.
هەوڵماندا بە هەموو جۆرەکانیەوە ئامێرەکان لێرە دروست بکەین لە کۆمپانیای خۆماڵی و بەس دەستی کاری خۆماڵی 100% دەستی کاری خۆماڵی زۆر گرنگیشە کە بزانین ئەوانەی کە ئەو کۆمپانیای جیهانیانەی کە لەو بوارە کار دەکەن هەر هەمویان کۆلێکتەرن مجەمعن نەک لە سفرەوە هەتا ئاخیر هەموو بۆ نمونە کۆمپانیایکی گەورەی وەکو با بڵێن ڕۆزن باوەڕ کە نەمساوی عالەمیە فایرترەک دروست دەکات بەڵام خۆ فایرترەک شاسیەکە لە ئەڵمانیا شاسەکەی دەینی مواد دەکەی ئیکویپمنتەکەی لەوێ ئسمبلی دەکات وەکو ئەوەی کە ئێمە لێرە دەیکەین شاسیەشی دەینین با بڵێن ئەوە بۆ نمونە فایرترەک پارچەکانی تکە کە ئێستا لە پشتمەوە دیارن زۆربیان با بڵێن فوم سیستم بەگشتی پاودەر درای کمیکال پاودەر بەگشتی و فایر سێت پمپ و ینی ئەوانە تەعاموردەکاری گەلێک زۆرە بەس بە شێوەیەکی کورت و گشتی ئەو پارچانێک کە پەیوەستن بە کوژاندنەوەی ئاگری هەر ڕیفاینەریەک هەر کارگەیەکی زۆر گەورە دەتوانین ئێمە لە لێرە بە کوالیتی زۆر باش دروست بکەین و بە کەمترین کولفە و کەمترین وەقت و بە ستافی خۆمالی کە زۆر گرنگە ئەم دەرێم ستافی خۆمالی زۆر شانازی پێوە دەکەم بەڕاستی ئەو جۆرە ئیکویپمنتانە لە کەم دەوڵەتێک دروست دەکرێت نەک ینی لە دەوڵەت و دەوروبەریش کەم دەوڵەتەیە بتوانانی ئەو ئامێرانە دروست بکاتن. اف نمونك ما هي ايكشوان عمبارها اما بيجين بونمونه اگر اف عمبارانه 9 مليون لترين اما بيجين بونمونه بنزين هل بگريت الكردستان چوا تيتا عمبار كنو چوا اف كارگاه سيستمي بودانتن يكم جار همو سيستمن اوي كارگل ديف سيستمن رقراوكا انترناشنال يا كو همو جهان بي كار ديكه جرات بيجن ان اف بي اي اف هندكارن الجوجل لي سيرش بكن هنا ياسا ورسان ببينن اندازيارن ما الكردستان ناوی کارگاه دل دیوان رساد چن بودجه بجه کرنا هر آمیرکی یان کو هر سیستمی کی. اوه بریا فومی کار دکتن اما نمونه با بیجین افتشن هن صور هند بینن همو سیستم آگر ومرانده چهار برچ با هر امبارک اوها تتدانین جبوکو امباره په صار بکن سیستم چه کار دکت بریا فومی آوه نوتو 700 آف فایر سیت انکو اف پمپانه مازن آوه دیشنل دیف سیستمو وان سنسورن کامپیوتر جرا دبیجه کاچنده و بشینه اف سیستم انرژی دیسان دیف وان رسان ورک خراوه هاتیه دروست کردن تمام دمیده كومبليتلي اف سيتهانه جعاليه جنجن ما لهوليري والكردستان هاتيا الدروس كرن ما تشتكي دي هاد بجنه فاير بلادر تانك اف فاير بلادر تانك تايبتا بفومي دكاره بوني مليون لتر وكستاندرد 400 لتر فومي هل بگیره چوا کار دکت ملویری فوم چنبر ها اف اگر دما بر بتسره هنه از ورابکم دما اگر بر بتم ما گوتی بونو منا بنزینه دما اگر بر به یکسر اف سیستمانه و دست کار خوب که و فومی بشینه فومی چه بکل گل ما گوتی 300 فوم و نوت 700 اف کفه که درست بک اف کفانه و بلاف بل سر تانکی نه هلا اکسیژن پیش شوازه کی بگهتا اگری دما اکسیژن نگهشت اگری اگر و دست بک بتا کجاندن انکو نامینتن تمام دمیده جبوز وستان و پلین گرم یانجی اگر تانکی که اوها عبارک اوها البراغ و بو اگر کته دیسان اف برجن هنه کار بکن هر روسا اف برجن هنه و کار بکن تنه و فایر ست آوه بشینه و پلین گرماتیا اوی تانکی بین تخار نه پلین زده به همین وی بپارزه اگر هاتو اگرکشی کفته ویش تانکی کی دی بپارزه اف سیستم هنه همو لکردستان تتچکرن هر روسا یا گرینگ او فون بلادر تانک جی ادناوا وی کارگاه داب چه شوازی تدرس کنن گرم بنا من نشانی بدم سیهودو کارمند دیگر اندازیارن کرد دناوی کارگه ده الدوف پرتوک نو و رسائن نیف دولتی ین همو آمیرکی ین آگر ومراندنه دی کارگه خدا درست دیکن وەکو بوتلا عریق ئاگر بژێنەوە لە 6 کیلۆ هەتا 50 کیلۆی مانەیە کە دروستی دەکەین وەکو بوتل هەدەستین بۆ دروستکردنی بلانگ تانک وەکو فوم بلانگ تاکی گەورە وەکو ئەوانە
وەکو بتلیگە ئەنواعمان هەیە 1000مان هەیە 2000مان هەیە 500مان هەیە 2000مان هەیە وەکو سیارەی عریقیش سیارەی عریق وەکو شانسی لە شانسیەوە دروستی دەکەین کە بۆ ماندەی لە دەرەوە یان لێرە کە دەیکردن جاروێ بە شانسی دروستی دەکەین لە شانسیەوە بە کامل دەیکەین وەکو بۆدی وەکو مزەخات وەکو سۆندا وەکو فوم تانکز بووم هەموو خۆمان دروست دەکەن بە کاملی شانسیە خۆمان دەیکەینە سیارەی ئاگری کوژێنراوە ئاگر کوژێنەوە Dinava evê kargehê de her prodaktek, her amîrek bête durust bikirin, her destpêka hêla beramanîn ta dige dawiye û berî biçet nava pêşangeha da û berî biçet destê ewan kesan da ew bergiriya xwe jî agirî dikin. Hemû beşê quality kontrolê serperiştiyê dike û çêk dike û têst jî dike. Duv da dişîne pêşangehê yan jî dişîne destê ewî bikarhênerî ew ê nava kargeha xwe yan jî avayê xwe da ewî amîreyî kartîne. Beşê quality control ji kontrola endaziyar dildar da endaziyar dildar me behsê evê prosesê vê sistemê bike. Endaziyar ez dixwazim van behs bike. Kayım çi şêwazekî van amîran têz dikin û ew çi amîrane we bikar anîn. بله ئێمە وەکو کۆمپانیای دووسەرە فایر پرۆتێکشن بله هە پرۆدێکتێکمان کاتێک کە لە قۆناغی کۆتایی تەوابووندایە پێشوی بینێرن بۆ کەستەمەرەکانمان دەیبەنە قۆناغی تێست باش بۆ نمونە ئەو سیستەمە تێستا فارست پامپاوانیە بەڵێ باش ئایستا ئەویان تەواو بە لە قۆناغی کۆتاییە دامانەوە بۆ تێستکردن باش ئەvە me dît ka çawa çêtkin بەڵێ baş این çawa têst dikin بەڵێ ئێمە بۆ تێستکردنی هەموو پرۆدەکتەکانمان ئەوەی کە لەو بابەتانەیە سیستەم تێستێکمان هەیە بە خۆمان دروستمان کردەوە بەڵێ ئەمەیان ها بەس ئەف سیستەمە هەنێژی وە بخۆ چێکریە بەڵێ ئەوەشیان بە خۆمان دروستمان کردیا بۆ یەک جیازیش نییە مەڵتی ئۆپشنە بۆ چەندین جیاز دەتوانین تێستی پێ بەێ من دیتن گەرەک جیان ئاوێ هەنە باش ئەف سیستەمە چاوا کارتێت بەڵێ حەز بکە ئەو سیستەمە هەر سیستەمەک ئەمەکە تێستی پێ دەکەین کە بەستێش تایبەت بەخۆی هەیە بەێ کوێچ تایبەت بەخۆی هەیە ئێمە بۆ هەر جۆرە سیستەمێک پایپەکمان داناوە بۆی کاراسانی بە خۆمان بکەین لە بەرۆی کاتمان بۆ بگەڕێتەوە بە زووترین کات تێستەکەمان بکەین باش ئەگەر کێشێک لە ئامێرێکە هەبیان لە تێستێکە بێ دیسان دەگەڕێنەوە بە دڵنیاییەوە باش بە کۆمپیوتەر ئێوە بەڵێ ژووری کۆنتترۆلکردمان هەیە لەوێ سیستەمەکە کۆنەیەکت دەکرێت بە ژووری کۆنتترۆل ئەلەوێ تحکوم بە جیازەکە دەکردێ لەوێ جیازەکە پێ دەکرێ و بڵێن کوژانەوە پێکردن و کوژانەوەی باشە ئەندا زیاردەکە بۆم بەحەز بکە سیستەم ڕیا ئاوێ کارتکە ینی پرۆسیسەوەیش بۆ بینەرنمە مێدی کوردستان بشێوازێکی ئاسانتر بێژە چاوە کارتکاتن بەڵێ سیستەم سیستەمەکە بۆ نمونە ئێستا ئێمە ئەو پەمپا بۆ ئاگر کوژانەوەیە ڕە بدەکە لە بینای گەورەکان و لە معاملەکان فۆمی لەگەڕ بدەبی ئاوشێکە ڕە بدەبی ئێمە بۆ کیشوا بۆ ئاوێ بەڵێ ئەویان ئاوی تێدایە لە باشەکی ئایلێ وەردەگری لە باشەکی ئاوی هیناوە زڤڕی بەڵێ سایکلە بەڵێ دەسوڕێتەوە چەند جارێک تێز دەکرێت لەژێر چاودێری دەبی تاوان داتایەکانیشی ڕیکۆرد دەکرێت با بزانین کویەکەی بڵێن چەند لتر لە دەقەیەکی لە چرکەیەکی ئاوتپوتی دەکا ئینپوتەکەی بە چۆنجی وەردەگری ئەو باڕێمەکە لە سەی دادێنین تەحملی و باڕی دەکە یاخودنا ئەو داتایانە هەمووی ڕیکۆرد دەکرێت لە ژووری کۆنتترۆلی پاشەوەی کە سیستەمەکە تەواو لە کۆنتترۆل دەرچوو ئۆکێ دەدەن شادی خۆی وەردەگری و دێنن سرتیفیکێتشی بەڵێ بەڵێ دنیایەوە باش تێسکەین تێز دەکەین بۆ بزانانی کاچەوە فەرم دیاڵە باشە مهندس تێسک اف اوتومبیلا بچوک که اگر ومراندنه یه که به دست اندازیارن کور ده دما 10 روزان ده حاتیه دیزاین کرن و دروست کرن دکاره بچه همو درکه
تانک آوه و فومه دوی اتومبیل ده دکاره 1000 لیتران هل بگیره. هر وها 24 کیلوین پاودر و 6 کیلوین CO2 جبو الکتریکی تیدنه. دناوا و اتومبیل ده sondaki 1 inci 5 metran درێژ bihêza 25 metran avê dihêveje. Dikare di demekî kêm de kontrola agirêkî bike di nava cihekê berteng de. داهێناکانی ئێمە لە کارگەیدا وەکو دروستکردنی سیارەکی بچووک بۆ ناو بازارەکان بۆ قەت چیاکان بۆ ناو دارستانەکان دروست دەکەین و مەسەرەن بازارەکان زۆر کۆڵانەکان بچووکن ناتوانە سیارەی ئەتفاایی گەورە بەنادا بچن سیارە بچکەیمە بووە دروستمان کردووە دەستە هەموو کۆڵانێکدا ئەوە بەرهەمین فکرەوەی خۆمان بووە ئی کۆمپانیای بووە. متیما میدین کردستان. اف اتومبیل هنه اگروامراندنه بچوک بره دناوا قولانن کبنن بازار قیسری حولیره ده. ببینینا و اتومبیل اگروامراندنه. خلق زار دل خوش بون. بدهان ویدیو فوتو جمره هاتن گرتن. هر وها خودین دکانان دناوا قیسری حولیره ده. بسر بلندی بحث اوی برهمی خومالی دیگران. وەکەم هەموو دزانین زارۆک پاشەڕۆژە کوردستانێنە و حەزا زارۆکان جی بۆ پاشەڕۆژە خوا هەرێک زارۆکێک شتێکی هەڵدەبژێرە ئەم نەها لە دبستانێکێنە لە باژارێ هەولێرە ئەم بزانین ئەو زارۆکێن هەنێ کاوێچەند حەزەوان بۆ کەسانن فایرمەن ئەنگ و هێزا بەرگرییا شارستانی و تایبەت ئاگرڤەمراندنێ تا چ قاس بیدن وەرن چۆنن باشن کدست زاروکن و دبستانه زار دل خوش بون. دخواستن همو آمیره که و اتومبیل اگروامراندنا بچوک بکار بینن. هفریکیا هفدو دکرن. هیا کلاون تیما اگروامراندنه لسر خواه بکن. بهێزە هەردوو دەستێن خوێن بچوو وەکە تیمێک سۆندێ ئافهاوێژێ digertin. هەست bi tîmên قارەمانên agirvamrandinê li Kurdistanê dikir ka çawa rûbirûyê agiran dibin. Ev otomobîla agirvamrandinê li vê kargehê hatiye dîzaynkirin û drûstkirin. Bi dehan ji kelûpelên nû û sîstemên pêşkeftiya agirvamrandinê têdene. Dikare kontrola agirên mezin bike û şarekê tund li gel agirî bike. îro ev tîmel gel min e wê beref gorapana têzkirinê ve biçîn. Mamosta û şehrezayên Kurd vî buwarî de gelmene. Ev otomobîla heye dişewte em ê kontrol bikin.
هێرشایەکەم بە ئاڤۆ فۆمێ بوو مەکاری ددەما 4 خۆلەکاندا کۆنتڕۆڵە بەدەنێ ئۆتۆمبیلێ بکەین. هەفکارم me karên bi made pawderê di yek xolek kêmtir de kontrola makîna şewtiya vê otomobîlê bikin. Mînatevaya kargehên din li Kurdistanê. Plana dahatiya vê kargehê danîna du hêlên durustkirina botlên agirvemrandinê ye. Her wiha mihane bikare 4 otomobîlên mezin agirvemrandinê li dû standardên nav dewletî durust bike. پلان دووسەرەی لەم نزیکترین کاتدا پرۆژەیەکی گەورەمان هەیە لەم پرۆژەیدا لە بوتلی تاکو و سیارە هەمووی بە کوالەتێکی زۆر بەرزەوە داها مەسەفکەری نوێتر بەرزتر دروست دەکەین. لەم کارگەی نزیکەی تا 100 کارمەندی خۆماڵی کار تێدا دەکەن لە بەرنامەکەماندایە. ئەو سیارانەش بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانین سیارەکان بنێرنەوە دەرەوەی وڵات. ئێمە لە چەند پێشنگایەک بەشداریمان کردووە لە دەرەوەی وڵات لە ناوەی وڵات بەشداری پێشنگای گەورەمان کردووە نێودەوڵەتی کە نیشانماندایە گەنجانی کورد دەتوانن وانش هێز و توانای هەنەیە ینی چی کەمتر نییە لەو وڵاتانە زۆر بە کوالەتی بەرزتر دەتوانێت سیارە و پەمپ و ئەو ماوادانە دروست بکاتن و بە کوالەتێکی بەرزی جیهانی. Ev dibe yekem kargeh ji bo durustkirina hemû kelopelên agirvemrandinê li tevaya Kurdistan û Iraqê. Karîne bi kualitiyeka berz berhemên xwe pêşkêşî bazaran bikin. Her wiha rikaberiya tevaya kompaniyên biyanî bikin ed vî bawarî de.